وەستا فەتحی یەک قسەت پێ بڵێم ئامریش لۆ ئێوارە نییە دەستە گوڵەکی دەرەجەیەکم دێ لە خۆ تۆ تێک چویاتەیە من تێک بەی بۆچی تە گوڵ تۆ نەقلێ هەیە نە نازانم چیت هەیە نە دیاریەکە زانی ببەریتەوە بۆ کێ بیتەوە بەخۆم دەزام لۆ چێ دەبم وەڵام مەگەر بۆ خۆتی بەریتەوە ئاتۆ حەقت چیا من دەزام لۆ چێ دەبم کەیفی خۆتە بازاری بەخێرتان با ئیشەڵڵا یاخوا بەخێر بێ سەر چاو خارە تو بە غەڵەتیاتی ئێرە جێ سڵح و مەسرەتی نییە ڕۆحەکەم بۆچی بە غەڵەت داتم خۆ من بۆ سڵحوانە نەهاتوو هاتووم بۆ سەیری ئەو گوڵ و گوڵزارە جوانانە ئەی یاخوا بەخێر بێ سەر چاوم چەند پێم خۆشە ئەم بە تەمەنانە بێنە ئێرە خاڵەجان ئەمریکا ڕاوەڕا خارە تو تەمەنی تو یۆی هاتی گوڵ و مڵی بی کوڕم گوڵ عەلاقەی بە تەمەنەوە نییە گوڵ هەر گوڵە هەستەمەنێ بێ حەزی بە گوڵە بە سەر چاو خاڵەجان بۆچی دێ بۆ چ مناسبەتێک ئەوەی ڕاستی بێ خێزانەکەم ڕۆمانسی نییە لەگەڵما بۆی هاتووم بۆ لای ئێوە دایمی خوا لە مەتبەخە بۆنی ڕۆنی لێ بۆنی پیازی لێ جا دایمی خوا لە فاو بەقاچێتی بەسەرێتی ئەڵێ ئەم کابرەیە کە فوتبۆڵە نەکاکە ڕۆناڵدۆی چیە ئاوەیە پێ بگەینای ڕۆناڵدۆ دەزانی وەڵڵاهی دە بیستومە خۆک و ناسی نایناسم ئای دەستێ خۆش بێ ئەزانین چۆن خاڵێکیان بەجددی تۆ مادام ڕۆمانسینێ لەگەڵ تا تۆ خێزانەکە و پێویستی بە سەوزاییە جا وەڵڵاهی سەوزایی خۆدایم خەریکم بۆ یەکرد خوا ئاگایلیتی حەفتی وایە ئەمە تەڕەتیزە ئەمە کەوەر ئەمە سەڵق بە هەر بە باوەش بە باوەش فەریکە نۆشی بۆ بەمەوە وەرە بابە تۆ وازایی مەڕە ڕاگەرتووە لە ماڵەوە بە قوربان کە ئادەم سەوزایی مەبەستم گوڵ و گوڵزارە چاوەکەم ئەها گوڵ و گوڵزار ئێدە منیش بۆ ئاوە هاتوو ئەسەر چاو ئەمە پێخۆشە چەند پێم خۆشە ئەو تەمەنانە ئاوا بێن لێرەشت دەرن تاوەتخوات و موالی دەچەنە وەڵڵاهی خۆیەوەی ڕاستی بێسێری لە شولارەکەم مەکە من وەختی خۆی کە گومرگەکە سووتە ئاوا گاگۆڵکیەمە کرد ئەی پەنجاکانی ئەیتر گوێ بەوە مەیە حسابی بکە بەڵام دڵم 2002 زۆر پێخۆشە یەک چەپکە گوڵەوە حازرەکەم تاقی کەرەوە بیە بە براشنم ئەجا بزانە ئەکەویتە چ ناز و نیعمەتێک وەڵڵاهی مەمنونم یەک چەپکە گوڵەوە حازرەکەم بیتەقێنێت بە سەر چاو اینجا ئێمە خاڵە بێجگە لە مەسەلەی گوڵ ئێمە شعریشە نووسین دەستان خۆشی آخر پیانوتم کە ئێوە خەریکی شیعر و شانامن ئەگەر هەیە دوو کەلیمەشم لەوا بۆ بنووسی ئەی ئەوەنێ لە جامخانەکە نووسیمە دووکانی فەتحی بۆ گوڵ و شعر و شانامە ئەو کچە هەتا ماوە بە تەمامە ئەخە بە ساقی ئەو چاو من خوێنەواریم نییە بۆ یەکسەر خۆم کرد بە ژوورە ئەیدە موبایلە پێ بۆ بنووسین مۆبایلم پێ لەسەر پارچێ قازمی نووسە بۆ پارچەیە کاغەز ئێمە کارتی جوانمان لاهەیە و مناسەباتانە ئەها ئەم کارتان نبینی ئەمە هەمووی شتی جوان جوانێسە بۆ دەنووسم دانەیەک تخوا خێزانەکە و ناوی چی بوو وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ ناوێ ڕابیعایە ڕابعە جەینابتەوە ڕابعە لە ناو هیچ شعرێکی جەینابتەوە نە لە شعری کلاسیک نە لە شعری حوڕ ئەو وەستا فەتحی وەیان نا نە ئەشەمبیلا وانیە وەڵام من جێیەکەم و بە لە قەش بێت ئەگە بە ساقە بمارە وەڵا قوشبنێکم بۆ بدۆزەرەوە مەمنونە بە تامەردن دیتە بەس توخوا تۆ بێ زەحمەت ئێسش کە ئەچیتە ماڵەوە هەر بانگێکی ڕابعە ئارە وەڵاڵم ڕابیعا چایە بێنە نابێت ئەوە نابێت تۆ زێ ناوەکەی ناسب کەرەوە بچووکی کەرەوە چۆنی مەسەلەن تۆ ناوی ڕابعە نییە بەح بیکە بە ڕابی ڕابی یعنی چی ڕابی کورکراوی ڕابعەیە خۆشم نازانم ڕابی ها چەند پۆشی جاسەیە و سوفەیەکە ئەم شەو شعرێکم بەسەر ڕابیان نووسی بۆم خوێنە بە ساقە بم ئەی ڕابی ڕابیانم ژنە جوانەکەی کوردستانم فەرهیم کە دە تۆزێ واز لە ئیش بێنە دەستێک بە خۆ تابێنە بە قەبری باوکم ڕاست دەکە تۆ بە بەشا جوانی ماڵم باچی تر بەو دەردەوە نەناڵم ئافرم بەخوا جوانە دوایی جا سێری ئەم دوو دێڕەی ئەخیری کە ئەی تەقێنێ ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێکێنم هەرگیز لە یادی نەکەی ئەوم بۆ باسکەرە و بیڵەرە و جوان حاڵی نەبووم ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێکێنم هەرگیز لە یادی نەکەی بە قەبری باوکمەوە نیم باسی ژن هەر نەکەی ناوێرم زیڕاکەم بیکەم بەدوان من بۆم نووسیویت پێی بڵێ ئەترسێتر ڕۆمانسیە بێت دەتو ئەوە حسابەکە چەنی کرد مەمنونە بم ئەها ئەلێرە نووسراوە I love you یعنی چی I love you واللهی یعنی چی I love you بەخوا منیش نازانم بەڵام بە هیچێک بڵێ هەر پێ دەڵێ مشکلە نییە ئیتە بزانێکی هەر بۆمانە خوێنێتەوە ئەمە چەنی کرد بە ساقە بم قوربانە بم حسابەکە گوڵەکە بای 25 کارتەکەش 20 ئەوە 45 بە ساقی چاوە بم
یاخوا لەشتان ساغی وەڵا شتەکانتان هەرزانە ئێمەشتمان هەروە هەرزانە یاخوا لەشتان ساغ بێ ئەوە 20,000 ئاخر دەنابێت شتەکە هەڵگرە با حەڵاڵ بێ و پێتان حرام نەبێت بەساقەوە بیدێ گوناح بیدێ گوناح جا ئیشەڵڵا گەرە میشە سەری گرت و ژنەکە ڕۆمانسی بوو لەگەڵما وعد بە وعدی پیاویم یەک باوەش گوڵید لەوا بە یەیتەوە دڵنیابە ئەم شەو دەرەکەی یەیتەوە دەی لەشتان ساغی عەزیەتمان دێ سەر چاوم سەرچاو پاپیزە بێ یاخوا خوا لەگەڵ وڵی گوناحە لەو تەمەنەوە کابرایە وڵی گوناحە پارەی سەر دێت لە سبەینەوە سیچل چەپکەم بۆ حازرەکەی چکە هەموو ڕۆژێتەوە من تەشیدێ هەموو ڕۆژێتەوە ڕۆژێتەوە السلام عليكم وعليكم السلام خوا بەخێرێ سەر شاش گوڵەکەم حازرە بەڵێ بەڵێ گوڵەکانی حازرە چەندە شەشەکەیە بەڵێ بەڵێ شەژە بە ڕوخسەتی خۆت خوا ئەلو بەڵێ سەر چاوکە عەبدوڕەحمان هەرێ دەرێم کاکە فەرمو هاتوو ئەو گوڵانە لۆ کەسەکی عزیزە ناوەڵ هادی لۆ تەعزیەیە ناوەڵا بە تەعزیەشم هادی لۆ کۆمپانیایە ناوەڵ هادی لۆ قبری یعنی قبری یەکەکی عزیزە ناوەڵا بە قبری کەسی عزیزشم بێ هادی لۆ چێە ئەوە لە وەستاکە بپرسە ئەوە زانە یانە بەسەر چاو بەسەر چاو دەی خوان لەگەڵ پاپیز خوا لەگەڵ پاپیز بێ خوا لەگەڵ واگەر ئەلو لیاگیان باشی بە ساقە بووم کاتژمێر 11 لە بەردەم کۆلێژ حاضر بە دێم بە شوێندا هەر یەک سەعات مەجالمە ئیشوکارمێ کاتێکی تر بۆت قەرەبووەکەمەوە سپاس لیاگیان خواافیست ماشەڵڵا چەپکە گوڵەکە جوان قەزابی شتێکم بۆ دروست کردووی تەلەفۆن هەب تەلەفۆن ئەلو دێلاڤ گیان باشی کاتژمێر 12 لە بەردەم کافتریا حاضر بە دێمە شوێنتە وڵی هەر یەک سەعات مەجالم هەیە باشە دێلاڤگیان دەی خواافیست ئێستا توێ بزانێ گوڵانە بۆ چیە زانیم بابە زانیم جوابەکەم وەرگرتەوە تازە پێی ناوێ یاخوا مبارەکە فەرموو ئای دەستان خۆش بێت ئەوە چەنی کرد 50,000 حلو 50,000 بابا کورە تو یەک دەستە گوڵی دەدەی خەڵکی 25 دێ وەردەگری ئیوەی ئەوە هەموو دەستە گوڵە 50,000 سەر چاوەکەم دەستان خۆش بێت ئەڵێم شعرە نەویست شعرم لا تەڕ جوان گۆرە ناوەڵا دەست خۆش بێت خۆم یەک زمانی لووسم بەلاوێ ئەڵی شامپۆی لێدراوە لەگەڵ هەر کچێکا قسەکەم جەلبێکە پێم خۆشە سپاس یاخوا بە خێری سەر چاو یاخوا بە خێر یاخوا تۆش ئەمرن نەمێنێ ئەرێ ئەوە چییە و هەموو چەنە بازیە ئەو هەموو قسەی لەکوێ تۆ قەچە بەسەر خەڵکەوە هیچم گوتیە لا حەولە وەلا یەک ڕۆژم ماوێ لەم دووگانیا دەردەکەم جێر نابێتەوە شەشقلیە شەشقل ئەیدەی تۆ ئەمرن نەمێنێ تۆش تەمەنێ وا بوو بە 50 ساڵ تا ئێستا قالۆنچەیەکە بۆ ڕازی نەکرا هەمبوو بابا هەمبوو وەستا فەتحی بەس خیانەتی لێ کردم کاکە وازی لێ هینام ئەی ئەمرن نەمێنە ژن بۆ ناهێنی ئەو جیلەی ئێستا بە کەلکی جیلیمە نایە کاکە بە جیلیمە ڕازی نینە دوو سێ مانگ دێت تەکرێت ئەو زەن یەشتەک عقلی نەگری ڕا دەرکەی محکەمە لێ دەگری ئەو دەدا بتاڵە نابابە ناموێ بەس خوا بەسە سلام عليكم ئەی یاخوا بە خێر ماشەڵڵا گوڵ هاو گوڵ ئەمریکا قوربان قوربانتم خۆ گوڵی مدیرێکی تازەمان بۆ هاتووە ئەمەوێت چەپچێ گوڵی زۆر نایابی بۆ بەرم هەمە مەولود بەڵێ ئەوە چێڵی یەکە ناسن ئەم عیلەی وانە دەناسم پێم خۆشە ئەوانە لە زمانی عەبدولکەریم قاسمی ڕا لەو عیامەوە عەدم مچی لێ دەدەن لۆ ئەو کەسەی لەسا حکوم بی ئەوەستان نەینە ئەوە چێ ببتە مدیر یەکەم کەس گوڵی لۆ دەبا چێ ببتە مەسئول یەکەم کەس خۆی دەگەیتە کردی لای نێکەڕا تاریخیان درێژە زۆر وەڵڵاهی ئافرم وەڵای شتێکی باشەکات وەڵایی دەستخۆشی لێکم هەی تۆ قەچێ بابە هەقەجێ بەسەرەوە گوڵ بۆ چێ با بۆ چێکرد تو علاقەت بەسەرەوە دەبڕۆ دیدی ڕاکە کاتوێنە بێنێ دەی ڕاکە چم گوتیە دەڵە چ دەی داوای لێبوردنەکەمەوە ئەو شاگردم ماتۆڕی لی یایتر ئەوە عقلی تۆزێک تێک چوە خەجاڵەتم من قەیناکە ئەی نازم گوێ مێرێ ئەڵێم ئەی شعریش ناوێ شعرمان هەیە بەسەر مدیرە شعری نایب ویلایە پێ قەزابیت یەک شعری زۆر نایبم بۆ بنووسە وەی بەسەر چاو موبایلەکەتم بەرە بابوو یەک خەش شعری نایبم بۆ قەسەر ئەم موبایلە چاو مدیرەکە ناوی چییە؟ کاگە شێردەڵ ئەوە چییە ئەو ناوە هەڵی خۆ هەڵەبژات بوو زۆر خۆشە شێردڵ ماشەڵڵا سڵاو لە کاکە شێردڵ بەڕێوەبەرێکی بەدڵ هەر بژی دڵ هەر بژی دڵدڵ ئافر فەرموو دەست خۆش دەستان خۆش بێ کوانێ یەک چەکی جوان بۆ مدیر
قابلی مدیر بێ ئەی ئافرم بەدڵ ئەمە نابێت تۆزی لەوە گەورەترم بۆ بکەی با تۆزێ نایەب بێ خاڵە ئاوا تێکەڵی کەم چۆنە بە سەر چاو جەنابێ ئەمرەکەیت ئێستا بۆ دەبەستم بۆی هەر نەکرێتەوە چێوە ببەستین لەوەی بەتەل ئەس بکەین کێڵ لێ نەفتەوە دەست پێش بای چۆنە قوربان ئەوە 35,000 35,000 با لە خزمەتە با پارەکە بەم یەک دقە چاوەکەم یەخوا بەخێر سەر چاو گەورە و کردی ئەگەر مدیرێککە گۆڕە خێرەوە لە خاترترە قوربانە فەرمو وەستا بەزەوە هیچ یەکی بۆنی نەمایە هەزاین چۆن تۆ بێ وەسفی گوڵەکانمان بکەی بۆنی نەماوە چییە دوکانەکە مەشکێنە بۆنی نییە حەلمان لایە هەلی چێ چۆن ناڵی بۆنی نییە ئابۆنی کە ئێوە بۆنی سپرایە ئەزانین تۆ ئەگەر وا بکەیت لەم سەر وا بکەیت لەو سەردەنگمان دەرێنیت بەو خوددایشتی زۆر عجایبت لێ دەبینم وەرەدا بەس سلااوتان لەبێت ئەی سڵاو لە خۆت چە پێگوڵی جوانە بۆ ئاماداکەن بەسەر چاو بۆ مناسبەتی جژنی لە دایکبوون یا عیدی میلادە نەوەڵە بۆ نێوکردنەوەی پەیمانە الله عهد پەیمان کەسب بەسەر چاو چ ڕەنگ بێت سوور سێ سڵفەیە کە گوڵی سوورم لە بەردەمایە و کراسی من سوور و کراسی تۆ سوور وا ڕەحمکە چەند سڵ پێنج شەشە بۆ دارمدانیتیان هەر ئایدی خۆمە ئەلۆ ها حیاتم چی؟ جیابوونەوەی چی؟ دڵت کونا؟ کاکە ڕازیم ئەچی بۆ ئەوروپا؟ چاوەڕێکم تاییتەوە؟ ئێ بۆ هەر بیان وهێنیتەوە؟ چی؟ تاو؟ بەڕێزم ئەڵێم ئەم لە قەسپی تا بێ زۆر جوانە هەر نامەوێت ئەوە تا لێم جیابۆیەوە نانە چۆن شتی وابێت سەبەب هەر ڕۆژە بیانۆکەم پێگرێ دەمێ ئەڵە دڵم کونا دەمێ ئەڵە چم بۆ ئەوروپا لە تۆ ڕقەمەکەی قلەکە و لێ بۆ بێرە دەستم یعنی چی وازێنە خۆمە یاری مناڵانە ناوی چییە؟ ئەنەس ئەلەو کاک ئەنەس چۆنی باشی بەڕێزم من گوڵ فرۆشەکەم بەڵێ ئەوی کە قلەکەی وێسە قسەی لەگەڵا کردی بەڵێ بەڵێ لە دوکانی گوڵ فرۆشەکەیە کاکە گیان ئەزانین چۆن سەیری کە ڕۆحەکەم ئەو کچە ئەمەەی تۆ خۆشەوێ ئەگەر بزانیتە بە ئەلیکۆپتەرە گەیتە ئێرە زۆری تۆ خۆشێ زۆر ئەوە تا لەبەر دەمە ئەگری بەخوا فلمێکێکی بەقەدەر هەنارێکە بێ نانە ڕۆحەکەم ئەوە تا خۆی ڕاوەستاوە ئەڵێ ئەگەر دڵی کوونە بۆی لە حیمەکەم هێناڵم بۆی لە حیمەکەم ئەڵێ کاکە قیناکە من ئاوا ئەژیم لەگەڵیا ئێ باشە ڕۆحەکەم کاکە ئەنەس ئەڵێ ئەچێ بۆ ئەوروپا چاوەڕێیەکەم چەند ساڵ ئەڵێ چەند ساڵ چاوەڕێ ئەوە تا ئەڵێ دا ئەلە 10 ساڵ چاوەڕێیەکەم بەخوا ئەگەر بزانی چەنی خۆشەوێت بە سەری خۆم بە قەبری باوکم تەواو ئەو ئاش بووەوە دەباشە من هەتا ماوە مەمنونی تۆم هاتۆ گوڵە بۆ کرد بێ قەزابی دەبڕۆ دێ ئەمرن نەمێنێ ئەوە ئاشتیشم کردنەوەی تر چیتانەوێ زۆر سپاس سەرچاوەکەم ئەرێ خوشکم دەکرێت پرسیارەکە لێ بکەم فەرموو ئەوە ئەمە بڕۆ کاتوانێ گوڵم بۆ بێنە لەوتی بەس ئەو پرسیارێت تاوکەم ئەوە لە مێژە ئەو کوڕی دەناسی یەک مانگە یەک مانگ لەو یەک مانگەی چەند زار یەکدریتان دیتە زۆر زۆر لە چێن درێکدریتان ناسی لە شەقامێک لەنایە قسەت پێ بڵێم ئەو کوڕە لە تو بێزار بووە ئەتوی ناوێ ئێ بۆ خۆشەویستیەک لە شەقام دروستبی بە بۆنکردنە کۆتایی دێ ئەوە تۆ باسی چیەکەیت خوا بە وەرە لێ مەگرە ئەمە ماتۆڕێک لێیتر لەو کاتەوە مێشکی تاوان لە خۆیەوە قساکە ئەو گوڵەکەم بۆ حازە کردی بەڵام چەنێ کرد نانە یەک دینارە لێ وەرناگرن نانانا شتیوانی مستحیلە نانانا سپاس وەڵی جارانەمانە بە 23 گرام بۆ دۆلار بەرزە بە 25 چ بۆنێکی هەیە سێریکە هەر قابل بە ئەنەسە وەستا فەتحی ئەنەس چێە؟ ئەنەس قبری ئاشداجی بەس تێم بگەێنە بزانم ئەم گوڵۆ بۆ کێیە نەقلە هەیە نەخۆشەویستێکە هەیە نە ئازیزێکی بۆ کێیە بیت لۆخانەی بێسەرپەرشتان دەبن خانەی بێسەرپەرشتان یانی چی؟ با تێت بگەینم ئامن ماوەکە لە کنەت و ئیش دەکەم باش زانیم زۆربەی کچ و کوڕەکان ئەوانەی دێن لێرە گوڵی دەکردن و پێشکەش یەکدری دەکەن زۆربەی زۆری ڕاز ناکەن درۆی دەکەن من فێری کەسابەتی خۆم مەکە ئەمە ئەبێ بۆ خانەی بێسەرپەرشتان یانی چی؟ یعنی گوڵی درۆ زەواجی درۆ دروست دەکا
تێدەگەی ئەوزە پاش ماوەک جودا دەبنەوە منداڵیان هەیە منداڵەکان دەبنە قوربانی ئەوانەی لەوێن دەرێکەتینە لە خانەی بێسەرپەرشتان ئەو گوڵی لۆ قوربانیانی ئەو درۆزنانە دەبم مەقیژانە بە سەرمادەی بۆ معلوماتی حەز ناکەم لە سبێنە بێتەوە بۆ ئەم دوکانە هەر نایەم وەرە دەبڕۆ هەرمەیە وەڵڵا دەجواب دویتر ئەو قسە لەگە کێ کرد باوکە بەخوا کەس نییە هەو گوڵی سووریشە پێ ئەمە بۆ کێتە باوکە بەخوای بم بۆ نەخۆش ڕۆڵە هەتا گوڵێک ئەبرێ بۆ نەخۆش 2000 گوڵ ئەبرێ بۆ قەلومەل باوکە دوو بە هەڵە تێگەیشتووی هەمووی خەتای دایکتە شەمسە شەمسە چیە شەمسە چی دەبێ ئەها وەرە سەی کچەکە وکە من 30 دانە ساڵە حیا و حرمەت خۆکەمەوە کچەکە و نیازی هەیە بە گوڵی بیخاتە ژێر عەرزەوە دەوازی لەبێنە باوانی شێوێ گەنجە با گوڵی سووری پێبێت چیە ئەمە تربێتی توێیە گەنجە ئێستا بە قوربانی ئاتۆ لاچ داناچم هەکە هەیەک باوانی شێوێ عەزا وەرە دەرەوە زام لە ماڵێ وەرە زۆر عیبە بۆ تۆ شەربی ئەمڕۆ کەم بەقیمە وەرە عەزا 6 مانگە من هێنی تۆ بی دەسیم پێکەی بۆ ئازانی مەگاڵتە چی تۆم وەرە دەرەوە دەرگای ئاشکێنم ئاخ حکومەت ئەگە تۆ لە کاتی خۆیان مەعاشەکەم بیتی من قەرزەکەم ها ئاوا بێنە سەرم و سوار ڕزیلیان کردم لە گەڕەکە هەر حیا و شەرف و ناموسم چوو باوکەڕ لەو تێڵاز لە پێیت یا خۆ بەرم کوێ سەرە تەپم خۆم پیشانی بەخوا بمبینە حیا و ناموسمەوە هەر دەرەقەتیشی دایان کاکە بۆ ئێکسلارجە سوێن بەخوا مەگەر خۆ بزانێت چی پێسەرێنم بەخۆران وا هاتە ژوور و بچم باوکەڕۆ عەزا ئەوە لە ماڵەوەی وەرە بۆ نارتە دەرەوە ها عەزا کورە بەس بۆ گرم هەجن هەنجت دەکەم عەزا هەری کوشم بەخۆ ڕاوە کەسم بەدا ڕاوە چ دەکوژی هەری ڕاوە چ دەکوژی کاکەجان ئەمە دەسی بەم نەکە ئەمە گاڵتە بەم نەکە ئەمە منی کردووە بە فلیم کورە بابە ڕاوە چاوەکەم ئەتۆی بکوژێتی چێ قەردی من بداتەوە قەرداری بۆ خەزاری تۆشە کورە ملیۆنێک و 750 پورە ملیۆنێک و 750 میشی لەلای لێم گەڕێ با بیکوشم لە جاتی و قەرزە کورە دەڕاوە سەیەک دقە ئەتو ملیۆنێک و 750 قەرداری وەشی نەوەڵڵا ئەدی چەندە دوو ڕبعەکەمە عینە چش دەکە دەچی بکەم خوا بەم کوژە لە حسابە کۆڵەوارم چێ گاڵتە بە بەشەرەکەی ها با یەک دار بم بەسەر تابۆی بکەم بە حاسیبە دینار بە دیناری بکەوێتەوە دڕاوە ڕامڕەبع دەری کەرکەدەری وجم دەکەی ئەتەوەی بکوژێت چێ پارەی مەدەداتەوە وەڵا بۆ معلوماتان ئەو دارە بەرسەرم کرد تووشی فۆکتان زاکیرا بم دوای کێ پارەکەتان باتەوە ها باوکم قیروزە وەرەها ئەوە سەری و مەترەقیتەوە بەڵام پارەکەتان فدەی نەکەی قوربان دەبم بۆ نەکە کاکە دەستم بەردەوازم لێ بێنە کاکە ملیۆن و 750 تۆی لەلانیە ملیۆن و 750 میلی لایەتی مە کاتە 3 ملیۆن من 3 ملیۆن و 500 داریە دەمەکەم بە قوربانی کاکە ملیۆن و 750 دەست بنەی دەمەوە ئەوە چیە کا عەزیز وەڵی نازانم باردوویان نیازیان هەبوو بم کوژە حەدیان چییە ئەمنیش ئەرە وڵات تۆ واشی دەی ئەر تۆ واز لەو بێنە کاکە ئێوە چەندتان پارە لایەتی کاکە من ملیۆنێک و 750 لەلایەتی ئەی تۆ چەند لایەتی عینە ملیۆنێک و 750 ئەکاتە چەند ملیۆنێک 3 ملیۆن و 500 عەزیز 3 ملیۆن و 500 یان لاتە نەوەڵا ئەوەنە نییە ئەی چەندەکە 3 ملیۆن و نیوە ئێرە عینە چش دەکە ئەمە نەموو لە حساباتە کۆڵەوارم واشێ کاکە گیان بە قوربان من شتێ پارەم داناوە لەگەڵ خێزان ما بچین بۆ ماڵی خوا ئەمرەی پێ بکەین گوێتان لێبوو خوا قبولیکە لەبەرەوە ئەو 3 ملیۆنەتانەیە مێچکە خوێنی مرۆڤێکم لا مەطلبە تاویشی جێبەجێ بکە کاکە ماڵت ئاوا بێ بەڵام 500 نقستانە 250 من و 250 ئەو وەڵڵاهی براکە من هەر ئەوە نەشکە بم ئەتو تۆ واز لەو بێنن ئا منیش ئەم ئا پارچە ئاڵتونەم هەیە ئەم پارچە ئاڵتونە و بە هەر کێشەکەتان هەلبێ عیارە چەندە ئەرێ سوانم دەڕاوەستە کاکە دەزانی ئەمەی شەرمەزار کردە و ژنا وەڵڵایە بلاتە لای ئەموو بە قەترە ئاوەک یعنی ژنێک مووقفی لەمە پیاوانە تربی ناخوشی خۆم نا ئەمە لەوەندە حەقی خۆم خۆش دەبم ئەو ئاڵتونەکەت ئەوە پیاوە تۆڵێکی کاکە وڵی مادام ئەوە پیاوێت و ژنەکەشت ئەوە مەردانەیە ئەوە منیش لەو حەقی خۆم خۆش بوو ئەی ڕەحمەت لە دایک و باوکتان هەموو گەڕێگوتیان کاگڕێبار پیاوێکی پیاوانەیە کاگڕێبوار بگرێ و بەریمەیە بەست خوا جەماعەت شتێک لە دڵمە ماوە پێتان بڵێم من خزم و کەس و کار و هاوڕێی زۆر دەوڵەمەنم هەیە بەڵام لەم کێشەیە کەسیان فریام نەکەوتن ڕاستە وتویانە دراوسەیەکی باش 1000 خزم و هاوڕێی خراپ بهێنێت سڵاو خۆشەویستان ئەمڕۆ تیر و پشتی خەڵاتەکەمان دەکەین ناوی ئەو کەسە ڕادەگەیەنین کە بووە بە براوەی پرۆگرامەکەمان
خەڵاتەکەمان پێک هاتووە لە ئۆتۆمبیلێک پاش کەمێکی تر ناوی ئەو بەڕێزە ڕادەگەێنین کە بووە بە براوەی خەڵاتی پرۆگرامەکەمان. ئێستاش کاتیەوەیە کە ئۆتۆمبیلەکە کە خەڵاتی پرۆگرامەکەیە بۆ بینەرانی بەڕێز نمایشی بکەین. فەرمونون. ئێستا وەختی ناوبڕە ئێستا وەختی ناوبڕە آخر ئەوە چی بوو؟ ماڵە بە قوڕ نەگیر لەو دەنگەزلە ئێوە بە تایپە هەروە دەنگتان گەورێ هەڵی ڕەحەتی و قوداوە دەبەسە لە بەیانی هەر بنەشکێنی ژنەکە من 3 مانگە چاوەڕێ ئەم لەحزەیەم بەشکی شەڵا بۆمان دەرسێ نەکەی دوعا نەکەیت دوعای تۆ ئەمەنە گیران نییە بۆ؟ ئەزانی بۆ چکە بەیانیان کە ئەچمە دەرەوە گوێم لێ دوعام لێکەڵی ئیشەڵا ئێوارە جەنازەکەوێتەوە ئێوارە تاقتەق لە دەرگای من مژوورە لەبەر دوعای تۆ گیران نییە. ئێستا کاتیەوەیە کە ناوی براوەی خەڵاتەکە ڕابگەێنین. دەزانم هەمووتان لە دیار شاشەی تیڤەکانتانەوە سەیری پرۆگرامەکە دەکەن و دەتانەوێ بزانن کە چێ براوەی خەڵاتەکەیە. ئێستا داوا لە برادرانی کۆنتڕۆڵ دەکەم ناوی براوەکەمان بۆ بێنن. سوپاس. ئەوەی لە نەناو ئەو فایلەدایە ناوی ئەو کەسەیە کە بووە بە براوەی خەڵاتەکە و خاوەنی ئۆتۆمبیلەکە. لێرە دەمەوێ پێشەوەی کە ناوەکە ڕابگەێنم دەزانم پەلەتانە بەڵام بە شتێک بڵێم. زۆر سپاس بۆ کەسانەی کە کورتەنامەیان نارد. زۆر سپاس بۆ هاوکارانم لە ناو ستۆدیۆ ئەوانەی پشکامێرە. سوپاسی هەموو لایەک دەکەم. ئێستا سەرەتا با خۆم بزانم کە چێ بووە بە براوەی خەڵاتەکە. دەدەی دەستان لەسەر دڵتانە و بە تایبەت ئەو کەسانەی کە زۆرترین نامەیان ناردووە دەستیان لەسەر دڵیانە و دەیانەوێ بزانن ئاخۆ ئەوان دەبن بە خاوەنی خەڵاتەکەمان. ئێستا ئامادە بن ناوی ئەو کەسە ڕادەگەێنین کە بووە بە خاوەنی خەڵاتەکە. ئەویش ناوی بەڕێز کازم جاسم قاسم. ژنەکە باوەڕکە لۆمە دەرچوو گوتی نازم جاسم قاسم. یەس بڕوانەوانە ئەوە شانسە کە خۆشە شەق 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 ژنەکە ئەرێ عیبە تۆ مناڵی حرەکاتان ناکەی بۆمان دەرچوو کورە پیاوەکە وتی کازم نەیوت نازم. ئێستا دووبارە ناوی ئەو کەسە دەخوێنینەوە کە بوو بە خاوەنی خەڵاتەکەمان. وس دووبارە دەکاتەوە. دووبارەی نایە تازە بۆمان دەرچوو شەق شەق شەق. ئەوە چێ شەقشەقا؟ چقدر نازانم. داوا لە بەڕێز کازم جاسم قاسم دەکەین بەیانی کاتژمێر 5 ئێوارە. سەردانمان بکات بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەی وەربگرێت. هەموو سوچێ سەر گەورەیە هەموو سوچێ سەر گەورەیە حرفی بەغڵەت دەخینتەوە نەی دەکاتەکە. بەخوا وانییە پیاوەکە تۆ بە هەڵە تێگەیشتووی. هیچ مشکلە نییە حیز مشکلە نییە شەربینی ئەمیش تەسکەرێش تەزویرکەم بە حیاتی نەزان ئەو تەسکەرێش تەزویرە. پیاوەکە چۆن قسەی واکەی من و تۆ 18 ساڵە ژنومێردین تا ئێستا شتێکی ناشرینن نەکردووە ئەوە نە ڕابردوویەکی جوانت هەیە. هەکچێ ناچارم ناچار. لەبەر گوڵی کچمان دیجە لێ نەبوو دکتۆر چی بوو؟ دکتۆر نەیگە گوتی عیلاجی نەکەن دەمری. چەند بەدبەختی گولێ چەند بەدبەختی گولێ گیان وەرە لەو هەموو هاوڕێ و دۆست و ئەحباب و برادەرێ ئەو هەموو زەنجینە یەکێک هاوکاریم نەکە عیلاجی ئەو منداڵێ. هەستە دەنجی دێ بزانێت چی دەوێ هەستە ڕەبی خوایە لەو خاتری گەورەی خۆت دەکە چی ئێرم لێ بکەیەوە وەبی بتانە بە ئەو کچە بەستە زمانە عیلاج بکەم.
باشی سپرد حالا باشە بەخێر بێن سەرچاو بەخێر بێن سپاس جەنابەت کازم جاسم قازم قازمی چی یەکجایی بڵێ مراوی ئۆ داوای لێ نەکەم غەڵەتم کرد کازم جاسم قاسم قاسم زەحمەت نەبێگەر ناسنامەکەم دەیتێ ئەوە شەشیشم لەبەر شتێتەوە کەم نییە ناوتم با هەر هەبێت کازم جاسم قاسم ئەلێرە ئیمزایەکمان بۆ بکەیت دەست خۆش بێ ئەمە سویچی سیارەکەیە ئەوەتە پیرۆستان بێ هەژنەکە پیرۆستان بێ بەدڵی خۆش سپاس بەس پرسیارێ نەمزانی ساقێ زانیان نا بەڵێ سیارێکی شڕم هەیە بەس تۆ چونکە ئەمە مۆدیل بەرزە بەس لوتەکەیم بۆ بکەرە سەرچنار و حەقن ئای قڕ بەسەرم بە شەرف ناگەینتە ماڵەوە ڕاوەستە کاکە ڕاوەستە برام ڕاوەستە کاکە ڕاوەستن چیە کاکە فەرموو کاکە ئەو سیارەیە ئیم نەدایتانەوە کابرای برام ئەخە تڕحێوە دوشتی واوە دروست بۆ کاکی گیان تۆ ناوە چیە زەحمەت نەبێ کورە کاکە دەزانیت چی ئەمن ناوم نازمە ئەو پێشکەشکارێنگۆ مشکلەیە لەگەر حرفی نەی دەکاتەکە ئەمن ناوم نازم جاسم قاسم وەرە بابە بۆ من دەرچووە قسە هیچ مەکە لە خۆتەوە ئای برام زەحمەت نەبێ تۆ بە غەڵەت هاتوو تێرە کاکە ئەو بۆ ئەو دەرچووە ئەو ناوی کازمە تۆ ناوت نازمە کاکە ئەو سیارەی ئیم کاکە بکە لە ڕای ئەو سیارە بدەنم ئەرێ براژن دا تۆی قسەی خێر بکە ئەمە براژن قسە لێ ماڵە بە قوڕنێکی ئێستا من شتێکە فەرموو کاکە قوربان. من کازم بۆ خۆم دەرچوێت تەمە چێم قسانە کورە کاکە لۆ من دەرچۆ لۆ من یەک حرف فەرقەیە یەک حرف براژن یەک حرف فەرقەیە نە لەگە یەک حرف فەرقی یعنی ئی منە وەرە کاکە گیان چۆن شتی وابێ خەڵک بە حرفێک بە غەڵەت ئیدامەکرێت چۆن شتی وابێ کاکە گیان بۆ پیاوە دەرچووە باشە مەمدەن مشکلم نییە هیچ مەمدەنێ ئەمنش نامێ پیرۆستامی برام یا ڕەبی خێری لێ بینن یا ڕەبی خوایە بە خۆت عالمی بە خۆت عالمی هەموو ئاواتەکەم بۆ سیارە بوو بڕۆژنێ با بڕۆیت بڕۆدەی قەتخوایەک دەکە بەس تێ بگەم بزانم تۆ بۆ ئەگری بۆ ئەگریت بۆ ئەگریت دەزانیت چێ مامی من ئەمە کچەکی گچکەمەیە ئەو کچەم نەخۆشە بردیتوانە دکتۆری چەند دکتۆر با پێکردیا من دەدە دەبێ عملیاتی بکەن عملیاتی دەکەن دەبری ئەمریش هەموو ئاواتەکەم گوتم ئەو سیارەیەم لۆ دەردەچی دەیفرۆشم دەیدەمە عملیاتەکەی بەڵکو ژیانی ڕزگار دەکەم درە بۆ قڵە بتەقی بەس دیارە قسمەت نییە ئەگەر نامن هیچ پێویستی مەو سیارەیە نییە ئەوجە لەبەر هەندێ بەڕاستیان گۆم بێزار کرد زۆر تاوای لێبوردن دەکەم ڕۆژنێ با بڕۆ یەک دەقە بۆ کوێ دەڕۆم تەواو تۆ ناڵێ من مناڵەکەم ناساغا با ناڵێ عملیاتی پێویستە با نامەوێ نا بابە نامەوێ وەریگرە بەخوای وەرناگرم نێشتیوە وەریگرە بۆ وەری ناگری ئاخر خەڵاتەکەی وەیە من خەڵاتی گرانبەهام بۆ ئەو داناوە ژنەکە کەس نازانێت خێر لە چییە تەواو جەنابی بەڕێوەبەر بڕیاری دا و دیارەکەی پێشکەش بە تۆ کرد فەرموو وەریگرە و بچۆ ژووری مامەڵە کورە قوربانتان دەبم مەمنونم هەلە مدیری هەتا دەگاتە فەڕاشی هەتا دەگاتە چایسی مەمنونم براژن مەمنونم کاکە سوور زۆر مەمنونم قوربانتیان نەگەشتم ئەم کارت لە پێناو چی کرد تۆ هەقنە ببڕۆ بەلای ئیشتەوە خەڵاتی ئەوان لای منە ئەی قوربان خیارەک ئەڵم خیارەکەی خەڵاتەکەی ئەمە چییە تۆ کەسێکی بەڕێزی نەفس بەرزی لەناو ئەو هەموو خەڵکە خراپەیە هێشتا خەڵکی باش لەخوا بە زیابێ هەرماوە ئەمە خەڵاتەکەی تۆ ئەو سیارەیە سوعبەتەکەی کۆرە سوعبەتی چی ڕەبی پیرۆستان بێ قابلی جەنابتانە فەربوو زۆر مەمنون بەڕێسە کورە کاکە ئەوە نییە بۆ قاتی خوا ئەوەی کیان ئەو بەرزەکە ئەوەی ژنەکە سەرکەوە الله کە جوانە الله لەو سلفە نەرمە بەخوا خۆشە الله لەو سلفە نەرمە الله وەی کە جوانە کێ جوانە باوانە شێوێ هەستە سیارە تازەکەم لە بەردەرگایە هەسە باوانە شێ سیارە تازای چی ماتۆڕێکی سێتاییە لە سیارەکە و هەلالای کرد وەرە یعنی ئەوەی کە من بینیم خەو بوو خۆیان خۆشیێمان لێ تێگنی